لە نزیکەوە ئاگادارین خەڵکی دۆزخورمات و چیان بەسەراتوە و زانین جگە لە دەربەدەر بوون خەڵکێکی زۆر ماڵی سوتاوە ماڵی تاڵان کراوە و بەداخەوە ئەو هێزانەی ئەو کارە نامرۆڤانەیان کرد هێشتا ئەسوڕێنەوە یاخود حکوومەتی عراقی دەستگیری نەکردوون کە ئێمە پێمان وابێ هەموو ئەو هێزانە کە لای ئێمە ناسراون یاخود ئەو کەسولایەنانە ناسراون ئەبێ دادگایی بکرێن بەڵام تا ئێستا ماوەتەوە و ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە هەوڵداین وە لە هەوڵیشدا دەبین بۆ ئەوەی ئەوانە هەمویان بگەڕێنەوە سەر ڕێ و شوێنی خۆیان و قەرەبووی هەموو ئەو زیانانە بکرێتەوە کە لێیان کەوتووە بەدڵنیایی ئێمە هەست بە ئازارەکانیان دەکەین هەست بە و ناخۆشیانە دەکەین کە ئەوان تووشی بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا دڵمان لەگەڵیانە و لە بەغداش لە ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان لە هەوڵداین بۆی بە زووترین کات ئەو نەهامەتیانی ئەوانە کۆتایی پێبهێندرێ و بەسەر بەرزی و سەر بڵندی بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵ و شاری خۆیان. ئەرکی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم لەم قۆناغەیە بۆ ئاسایکردنەوەی دۆخ لە کورمات و لە چیا دەزانێت؟ پێش هەموو شتێک ئەبێ هەم حکوومەتی هەرێم هاوکاری ئاوارەکەم بکە هەم حکوومەتی فیدرالیش هاوکاریان بکە ئینجا ئەوانە ڕێو شوێن بگیرێتە بەر بۆ گەڕانەوە شوێنەکان بۆ پاراستنی سەر و ماڵیان دواتریش قەرەبووکردنەوەیان و ئینجا سزادانی هەموو ئەو تاوانبارانەی ئەو کارە نامرۆڤانەیان لە دۆزخورماتەوە کردو.